ڕاهێنەران کە لە هۆڵە وەرزشیەکانە مەشق ئەدەنەوە و هەروەها ئارەزومەندان ڕویان تێکەن بەردەوامن لە پێدانی ڕێنمایی نوێ و هەروەها بۆ باشکردنی زانیاری ئەو ڕاهێنەرانە خولێکی کۆرسی خۆراکیان بۆ نووسراوەتەوە تاوەکو پڕزانیاری بن لە کاتی نووسینەوەی کۆرسی خۆراکی لەمەشدا بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی و خۆپاراستنی تەندروستی هاوکار و هەماهەنگە و وانەکان دەڵێتەوە. خولێکی تەندروستی خۆراکی بۆ ڕاهێنەرانی هۆڵە وەرزشیەکانی لەشجوانی و لەژڕێکی بەڕێوە دەچێت لە سلێمانی لە بارگایی ناوەندی وەرزشی کوردستان و بەسەرپەرشتی بەڕێبەراتی تەندروستی خۆراکی سلێمانی و یەکێتی ناوەندی لەشجوانی کوردستان و بە سپۆنسەری پارما سپۆرت خولێکی تەندروستی خۆراکی ئەمڕۆ دەستی پێکرد. لە خولەکەدا زیاتر لە 25 ڕاهێنەر بەشدارن و بۆ ماوەی 3 ڕۆژ زانیاریە نوێ تەندروستیەکان وەردەگرن کە کەسانی پسپۆڕی تەندروستی و خۆراکی و شارەزا وانەکان دەڵێنەوە و 2 ڕۆژی داهاتووش خولەکە بەردەوام دەبێت.